ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ئیرادەی نیشتیمانی و لە پێناو سەرخستنی دۆزی ڕەوای خەڵکی کوردستانە. گفتوگویم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک مەریوان حەمعەلی، کارژێڕی لقی چواری پار دموکراتی کوردستان و شارەزای بواری هەڵبژاردن. کاک مەریوان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس، منیش خۆشحاڵم. کاک مەریوان، ئەوەی کە لەو ناوەڕاستی ساڵی 2022 بینین، دۆخی عێراق دۆخێکی تایبەتە، بە تایبەت لە درەنگکەوتنی پێشێنانی حکوومەتی عێراقی و زۆر جار قۆڵبوونەوەی تەنگەشەکان لە نێوان زلهێزەکان نێوماڵی شیعی و بەشداری هەرێمی کوردستان و دۆخی هەرێمی کوردستان و هەموو شتانێکە لە ناوچەکە بێکەوە گوزەرێ سەرباریەوەی کە لەسەر ئاستی دنیاش کۆمەڵە گۆڕانکاریەکەیە لە گۆڕانکاریەکانی کەشوهەواوە بۆ شەڕی رووسیا و ئۆکراین، بۆ بەرزبوونەوەی نرخ لە زۆر شوێن. ینی ئەوەی کابین بڵێ لە ئاستی گشتیە بە تایبەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگەی نیگەرانیە و بە جۆر لە جۆرەکان هەست بە شتی نامۆکەوین. بەڵام سەرباری هەموو قەیرانانە، سەرباری هەموو تەنگەشەکان هەرێمی کوردستان توانیوێتی درێژە بە ئیدامە بە ئیدارەکەی خۆی بادووە لە زۆر ڕوانگەشە باش ئیدارە قەیرانەکانی بە. خۆشحاڵە بین لەوەی کە گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە هەرێمی کوردستان لە گفتوگۆ بکەین لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان و ئەو هەوڵە باشانەی کە هەیە بۆ ئەوەی کە نێوماڵی کورجارێکی تر یەکدەنگ و یەکڕیز بن، هەم بتوانرێت ناوخۆیان هەرێمی کوردستان بە کەنارێکی ئارامتر بگات و هەم بەشداری هەرێمی کوردستانیش لە پێچێنانی حکوومەتی عێراقیە لە سەلماندنی مافەکانی خەڵکی کوردستان لە عێراقا چاوەڕوانیەوە هەیە کە بە ئاستێکی باشتر بکە. خوێنەوە جەنابەت بۆ ئەو تەمەنەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیداردانی قەیرانەکان و زۆر جار لەسەر ڕاستکردنەوەی هەندێک لە کێشە و ئاریشەکان بە تایبەتیش لە پرسی موچە و دۆخی ئابووری، خوێنەوە جەنابەت چییە؟ کاتێکە باسی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی ناکرێ باسی ئەو بارودۆخە نەکەی کە حکوومەتی هەرێم ینی کابینەی نوێیتیا دروست بوو. هەڵبات کابینەی نۆ بۆ خۆی لە ناو قەیرانێکی زۆر گەورەیە دروست بوو، ینی هاتە سەر ئەوەی کە کوردستان لە چەندین لاوە کەوتو بۆ ناو ئەزمەی قورسەوە. بەڵام ئەو پەیامەی کە کابینەی نۆیەم هەڵی گرت و شانی دایەبەر بە جۆرێک لە جۆرەکان سەرڕای هەموو ئەو ئاستەنگ و بربەستانشی کە هاتنە بەردەمی، بەڵام هەوڵیدا توانی بەرەنگاری ئەزمەکان بێتەوە و تا ڕادەیەکی باشیش توانی سەرکەوتوو بێت لە بەرەنگاربوونەوەی ئەزمەکان، وەکو تۆوتت بۆ مانەوە و خۆڕاگری بەرامبەر بە هەموو ئەو بارودۆخەی کە لە جیهان و لە منطقەکە و بە تایبەتیش لە عێراق ئەگوزەرێ. حکوومەتی هەرێمی کوردستان توانی کە لەسەر پێی خۆی ڕابوەستێ و ئیدامەی ئەو قەیرانانە یان بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت خۆڕاگر بێ بەرامبەر بە و ئەزمە و قەیرانانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان بوو. بەڕای من یەکێک لەو فاکتەرە زۆر باش و کاریگەریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان حەقە شانازی پێوە بکات ئەوەیە کە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵیە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان لە تاکە سەرچاوەوە بگوازێتەوە بۆ سەرچاوە، توانی پلانێکدا بڕێژێت ئەگەر دەرەنجامەکانیشی لە ئێستاە بە هێواشی و بە کەمی دەرکەوت بێ، یەکێک لەوانە بژانەوەی سێکتەرە جیاوازەکان لە هەرێمی کوردستان کە ئەمە لە دواییە ئەبێتە ژێرخانێکی زۆر بەهێز بۆ خەڵکی کوردستان، بۆ پایەکانی هەرێمی کوردستان. فرەڕەهەندکردنی سەرچاوەکانی اقتصادی لە هەرێمی کوردستانە یەکێک بوو لە کارەهرە باشەکانی ئەم کابینەیە. دووهەم دەستبردن بۆ مەلەفێک کە بەڕاستی ئاسان نەبوو و تا ئەم لە حەزەیەشی لەگەڵا بێ
بەرەنگاری هەیە و ئارێژ یعنی ئاستەنگی بۆ دروست دەکرێ ئەویش ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەسەر لە تەواوی سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە تا ئێستاش ئەم مەلەفە بە جەریئانە دەستی بۆ براوە بەڵام بەڕاستی بربەستەکانیش کەم نین سەرەڕای ئەوەی کە حکوومەتی فیدراڵیش بە جۆرێک لە جۆرەکان هاوتان یان هاوکار نەبووە هەمیشە بیری لەوە کردوتەوە کە جۆرێک لە ڕێگری دروستکە لە بەردەم بەرەو پێشچوونی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمە یەکێکە لەو مشکیلانەی کە بە بەردەوامی قوڵە بێتەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵیە ئەوەی کە حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو مواسسە لێکەوە نزیکە کاتەوە جیاوازە لەوەی کە لە پشتی حکوومەتی فیدراڵیەوە قەرارات ئەدرێ و بەرنامە ڕێژی ئەکرێ و پلانی وەدانرێ بۆیە زۆر جار ئینسان سەیرەکە دەبینێ بەرنامەکانی حکوومەتی فیدراڵی زۆر جیاوازن یاخود دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی زۆر مەحدودن زۆر سنووردارن لە چاو ئەوەی کە لە پشتی ئەم حکوومەتەوە چیە گوزەرێ وە کاردانەوەشی کاردانەوەی گەورەیە بووە لەسەر سیاسەتی ڕنگڕشتنی سیاسەتی حکوومەتی عراقی بەو ئیتیجاهەی کە من زۆر دەمێکم قسەیەم کردووە دەسەڵاتدارانی عێراق ئەو کاتێک کە دەسەڵاتیان هەیە و توانای قەرارداریان هەیە یعنی هەست دەکەن کە ئەتوانن دەسەڵاتیان بەکاربێنن ئەو کاتە ئیتر پشت لە بەڵێن و وعدەکان و بڕیارەکانی کاتی بێهێزی خۆیان ئەکەن بۆیە ئێستاش ئەوان بە جۆرێک لە جۆرەکان بەوەی کە هەتا ئێستا مادەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ نەکراوە یعنی ئەگەر خوێندنەوەی بۆ بکەی ئەبینی ئەمانە بیر لەواکەنەوە دیسانەوە عێراق بەرنەوە بەرەو حکوومەتی تۆتالیتاری و بەرەو حکوومەتی مرکزی و بەرەو ئەوەی کە جارێکی کە کورد وەکو هاوڵاتی دەرەجدوو حسابی بۆ بکرێت کە ئەمە بەڕاستی بە قەنەعەتی من بە خوێندنەوەی من ئەمە خەوە ینی ئەم خەوەش بۆوان نایەتە دی بۆیە باشترین شت ئەوەیە کە بگەڕێنەوە سەر ئەو میساقی کە ناوی دەستورە و لە خەڵکی کوردستان و خەڵکی عێراق دەنگی پێداوە و بۆتە با بڵێن وەسیقەیەکی ڕسمی و شەرعی لە بینی هەموو پێکاتەکان لە عێراق و بۆتە وە کوردی ژێکێک لەوانە و خەڵکی عێراق بەگشتی بەهۆی ئەم دەستورەوە ئەتوانێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق و ڕێک بخە بۆیە کابینەی نۆیەم بەڕاستی لە بەردەم بەرپرسیارەتیکی زۆر گەورەیە و سەرەڕای ئەوەی کە باسمان کرد بۆ شێوازەی کە توانی بەرەنگاری ئەو قەیران و ئەزمانە ببێتەوە لە هەمان کاتە بە چەند ڕێگایەک هەوڵیدا کە یەکەم کێشەی موچە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەوەی کە هەندێک تاخیر بوون و ئەوەشی لەگەڵایە بەڵام بەردەوامی پێدا دووهام پرۆژە خزمەت گوزاریەکانی ڕانەگەر چونکە ئەو مەبدەئی بەکارێنا کە هەموو خەڵکی کوردستان موچەخۆر نین خەڵکێکی شەیە پێویستی بەوەیە کە خزمەت گوزاری بگاتێ زایدەن بە جۆرێک لە جۆرەکان توانی جم و جوڵی بازار بەردەوامی پێ بدە بازار بە شێوازێکی گشتی نەوەستێنرا کە هەموو ئەو بارودۆخەی کە لە کوردستانە تاوان کاریگەری لەسەر سێکتەری بازار و بێ کۆنتترۆل کرد ینی کۆنتترۆل نەکردن و هەر کەس بۆ خۆی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەت توانی کە کۆنتترۆلی بکە و بە جۆرێک لە جۆرەکان ڕێکی بخات
ئەمە ئەو شتانە بوو کە ئەکرێ ئینسان زۆر زیاتر لەسەر خزمەتەکانیان بەرەنگاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بۆ ئاستەنگ و ئەو کێشە و مەشاکیلانەی کە هاتۆتە بەردەمی و ڕوبەڕووی بۆتەوانێ و توانوێتی خۆی ڕابگرێ کە لە کۆتاییە هەموو ئەمانە چ بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر نەوت و غاز و چ ینی هەموو ئەمانە بە قەنەعەتی من بۆ شکاندنی شکۆی هەرێمی کوردستان بووە بۆ ئەوە بووە کە بە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان ناچار بکەن بۆەوەی کە بکەونە ژێر کاریگەری و تاسیری بڕیارەکانی ئەحزابی عێراقی بە جۆرێک لە جۆرەکان یانێوانەی کە دەسەڵاتیان لە پشتی پەردەوە بەسەر حکوومەتی بە جۆرێک لە جۆرەکان بەسەر هێزی عێراقیە بەسەر هێزی چەکداری میلیشیای عێراقیە هەیە ئەیانەوێت چۆن ئەوەی کە لە کەرکووگە گوزەرێ بە تەواوەتی دەست بگرن بەسەر هەموو جومگەکە ئەساسیەکانی خەڵکی کوردستان و بە جۆرێک لە جۆرەکان ئەو هەیبەت و شکۆیی کە خەڵکی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە ڕاپەڕینی 1991ەوە بەدەستی هێناوە پێی گەیشتووە جارێکی کە ئەم شکۆی لێوەربگرنەوە و ئیرادەی بشکێنن و بتوانن بۆ جۆرەی کە خۆیان ئەیانەوێت دەسەڵات بگەێنە ئەخیر منطقە و ئەخیر ناوچەی کە هەرێمی کوردستانە. کاک مەریان ئەوەی کە لە قسەکانی جەنابەت بۆ من گرنگ بووە هەستم کردنگی فۆکس و ڕووناکیت لەسەری بوو دووسێشت بوو لەوەی کە سەرباری ئەوەی کە دۆخی گشتی جیهان دۆخەکە دۆخێکی تایبەتە و کۆمەڵە ئەستەنگێکی جیهانی هەیە کە پەیوەندی تەنها بە هەرێمی کوردستان و عێراقۆنی لەسەر ئاستی جیهان هەیە بەڵام بەشێک لەو کێشە و ئەستەنگانی کە ڕوبڕووی هەرێمی کوردستان کراونەتەوە کێشە و ئەستەنگی دروستکراون لەلایەن حکوومەت عێراقیەوە لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە لە بڕینی بووچە و موچەی خەڵکی کوردستانەوە لە گەمار و خستنە سەر هەرێمی کوردستانەوە لە هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی ئابووری هەرێمی کوردستان لەلایەن حکوومەت عێراقیەوە و قسەی جەنابەت کە قسەیەکی جددی بوو لەبارەوەی کە نەزعەیەک هەیە لە عێراقا هێشتا نەزعەیەکی شۆڤێنیە ئەوێت عێراق بە عەقڵێکی مەرکەزی بەڕێوە ببرێ و ئیدارەیەکی مەرکەزی هەبێ ئەم عەقڵیەت و ئەم پیلان و ئەم دروستکردنی ئەستەنگانە چەند لەسەر هێزەکانی باشووری کوردستان فەرز ئەکا لەوەی کە ئەو ئیرادە نیشتیمانی کە هەیە بەهێزیکەن پتەویکەن چونکە هەمومان ئەوازانین کە زۆرجار هێزە نارەکان ئایانوێت لە ڕێگەی پەرتکردنی نێوماڵی کوردەوە داخلی دۆخەکە بن و لە ڕێگەی و پەرتکردنەوە ئەو کەشەی کە جەنابەت باست کرد لەوەی کە حکوومەت و کابینەی نوێم سەرباری ئەستەنگەکان توانیوێتی هەم ئیدارە و ئیدامی خۆی بات هەم هەنگاو بەهەنگاویش کۆمەڵک پرۆژەی چاکسازی پاکسازی سەرپێخستنەوەی خزمەت گوزاریەکان ڕێخستنەوەی بازار دووبارە ڕێخستنەوەی موچە ئەو ئیرادەی کە لەسەر هێز و لایەنە سیاسیەکانە لەوەی کە دەستبار و کۆمەکی حکوومەت و پەرلەمان و دەستگا شەرعەکان هەرێمی کوردستان بکەن پێم خۆش لەو ڕوانگەیەوە جەنابەت. ئەو قسەی جەنابەت تەواوە و ئەزممویشمان هەیە لەوەی کە کاتێک کە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆک بوون نزیک بوون لە یەکەوە بۆ یەکگرتوو بوون تا ڕادەیەکی باش دەستکەوت و سەروەریەکانی کە بۆ خەڵکی کوردستان تۆمار کراوە لە چی ئاستێکا بووە کاتێک کە ئەم پارتە سیاسیانە لە یەک دوور کەوتونەتەوە و بە جۆرێک لە جۆرەکان درز کەوتۆتە بینیان و پەیوەندەکانیان جۆرێک لە گرژی تێکەوتووە بە دڵنیاییەوە خەڵکیکە ئیسفادەی دەکردووە و لەو درزانەوە باشتر هاتوونەتە ناوە و توانیوانە مەرامەکانی خۆیان بێن نەدی لەوەی کە پەرتەوازەی یەک دروست ببێ و لەو پەرتەوازەیەش بەڕاستی سەنجی کورد دابەزیوە و ئاستەنگی زیاتری بۆ دروست بووە و لە بڕیاردانە تقریبان تا ڕادەیەکی زۆر
سنووردار بۆتەوە و دەوری وەکە ڕۆڵی لە پرۆسی سیاسی لەسەر ئاستی عێراق دابش بووە بەسەر چەندین جیەتی کە لە هەرێمی کوردستانەیە کە ئەمەش ئەم دابشکردنی ڕۆڵە بە مەبەست و بە ئامانجی ئەوەیە کە ئەم حیزبانە خەریکی خۆیان بن زیاتر تاوەکوەوەی کە نەتوانن یەک بگرن و بە یەکەوە جارێکی کە بچنەوە ناو ڕێکەوتن و ناو گفتوگۆ و ئەو مناقەشانەی کە لەسەر ئاستی باڵا لە حکوومەتی فیدراڵی ئەنجام ئەدرێت بۆیە ئەوانیش ئیسفادەیان لەوە کردووە بەڕاستی سوودێکی زۆریان لەوە کردووە کە کاتێک ئەم پارتە سیاسیانە لە یەکەوە دوورکەوتونەتەوە ئەوان توانیوانە سوئیسفادێ بکەن و ئەم مەجالە ئەم دوورکەوتنەوە زیاتر گەشتە پێ بدەن و حیزبەکان لە یەکتری دوور بخەنەوە. بە نمونەش ئەبینین ینی ئەگەر تۆ تەماشاکەی لە کاتێکە حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان یەک دەنگن یەک هەڵوێستن هەنگاوەکانی بەرەو پێشچوونیش لە هەرێمی کوردستان سەریحە بێ بەڵام کاتێک لە یەک دوورەکەونەوە سەیرەکەی ئەنواع کێشەت بۆ دروستە بێ ئەنواع کێشەت بۆ دروستەکان ئەنواع ینی سەرڕای کێشە نێودەوڵەتیەکان سەرڕای کێشە سروشتیەکان کۆمەڵی کێشەی عەمدی بەڵام قەستت بۆ دروستەکەن بۆەوەی کە تۆ لەناو ئەو کێشانە بەڕاستی مەشغوڵ بیت و نەپەرژەیتە سەرەوەی کە داوا ڕاستەقینەکەی تۆ دۆزە ڕاستەقینەکەی تۆ چییە ئەو چۆن مامەڵەی لەگەڵ بکە بۆیە هەر لەم ڕوانگەیەوە ینی تەماشاکەین یەکێک لە گەورەترین کێشەکانی کە هاتەست بەردەم پرۆسی سیاسی عێراقیش لەو دوایانەیە کە تا ئێستا نەتوانراوە حکوومەتی پێک بێنرێ ئەوە یەکێکە لەو هۆکارانە ینی بۆ نمونە ئەگەر ناو ماڵی کورد ڕێکتر بواە هەرچەندەوە عیلاقەی بۆیە کە ماڵی شیعە زۆر پەرت و بڵاوە بەڵام ئەگەر ناو ماڵی کورد لەوەی کە هەیە ڕێکتر وایە تەسەورەکەم ئەنجامەکەشی لەوێ باشترە بوو لەوانەیە کاریگەریشیە وایە لەسەر نزیک کەوتنەوەی ماڵی شیعە لە یەکتری کاتێک کە ئێمە لێرە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان جۆرێک لە کۆدەنگیانە وایە جۆرێک لە یەکدەنگیانە وایە جۆرێک لە یەک نزیک بوونەوەیانە وایە زیاتر بڵێن وەکو لیستێک داخڵی پرۆسی سیاسی ببوونایەتەوانێ بە تاکید کاریگەری لەسەر نزیککردنەوەی لە نەشیعەکانی شەبوو لەوێ بۆەوەی کە بگەنن ڕێکەوتنێک لە بینی خۆیانە تاوەکو پرۆسی سیاسی عێراق بۆ دەردەی ئێستا کاتیایەتی نەڕوە لەلایەکیکەوە بە قەناعەتی من سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەو ماوەیە چەندەنگاوێکی زۆر باشینە لەوەی کە لەژێر چەتری سەرۆکایەتی هەرێمە پارتە سیاسەکانی کۆکردەوە و هەوڵیدا جۆرێک لێ لێک تێگەیشتن جۆرێک لە لێک نزیک بوونەوە لایەنی کەم لەسەر پرسە استراتیژیەکان لەسەر پرسە نیشتیمانەکان لەوەی کە کۆمەکی حکومەت بن بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانەی کە بەشدارن لەم کابینەیە ئەوەندەی کە لە هۆیەکانی ڕاگەیاندن و لەسەر سۆشیال میدیا ئەوەندەی کە زیات خۆیان بە ئۆپۆزیسیۆن و بە مەعارض پیشانەدەن هەوڵ بدەن زیاتر پشتگیری حکومەت بکەن و حکومەت ببێتە سەنتەر بۆ ئەوەی کە حکومەت بەهێزێکی جەماوەری باشتر بە پاڵپشتیەکی سیاسی باشتر بتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو ئاستەنگ و قەیرانانە ببێتەوە کە بەڕاستی ئێستا هەیە و لە داهاتووش چاوەڕێمانەکە. کاک مەریوان سەبارەت بە ئەو بەشداری کە جەناوت باسیەکەی لە عێراق و دروستکردنەوەی سەنگی کوردی بە تایبەتی لەوەی کە ئێستا دۆخێکی لە نێو ماڵی شیعەیە کە دۆخێکی پەرتەوازەیە
و کورد دەتوانێت ڕۆڵێکی باشتر بژێڕێ بە تایبەت ڕۆڵگەڕانی کورد زیاتر بە پایوەست بە پرسە استراتیژیەکانی کورد لە پرسی جێبەجێکردنی مادی 140 کە یەکێکە لەو مادانەی هێز عێراقیە عەرەبیەکان ئەیانەوێت وەکو مادەیەکی تەحمیشکراو تەماشای بکەن و وەکو مادەیەکی لە کارکەوتوو مامەڵەی لەگەڵ بکەن. لە پاڵیا پرسی بوجە و موچەی خەڵکی کوردستان، پرسی هەرێمێکی کوردستانی بەهێزتر پێم خۆش لەو ڕوانگەیەوە جەنابەت ئەگەر کورد بتوانێت لە نێو ماڵی خۆی یەک ڕیس و یەک دەنگ بێت و ئەو مبادرانەی کە سەرۆکی هەرێمی کوردستان کردوێتی بۆ ئاشتی و یەک ڕیزی نێو ماڵی کورد و ڕنگدانەوەی ئەم هەرێمی کوردستانە بەهێزە لە بەدەهێنانی پرسە استراتیژیەکانی کورد لە بەغدایە. لە دوو سێ ڕۆژی پێشوە جەنابی سەرۆک بارزانی لە مەراسیمێکە ئەڵێ لە بەردەم قەیرانێکی قوڵین لە عێراق. بێگومان ئەمە زۆر شتەڵەگرێ و زۆر لایەنی لێکەوێتەوانە، بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئێمەی خەڵکی کوردستان ئەبێ بزانین هاوبەشەکانمان لەسەر ئاستی عێراق هێشتا بەجددی و جددی نین لەوەی کە کورد قەزەیەکی هەیە و ئەم قەزەیە پێویستە لە ناو عێراقا چارەسەر بکرێت. لەگەڵەوەیە وڵاتانی دراوسێ چاویان بەوە هەڵنایە یان لەگەڵەوە نین کە ئێمە ئەم جۆرە لە دیفاکتۆیە لە هەرێمی کوردستان، هەرچەندە هەرێمی کوردستان بە ڕەسمی و بە شەرعی و بە لە ڕێوەکو دەستوریش دانی پێدانراوە هەرێمێکی فیدراڵیە، بەڵام بەداخەوە وەکو چۆن چەندین مادەی دەستوری پێشێل کراوە و جێبەجێ نەکراوە، ئەم شەرعیەتدانەش بە هەرێمی کوردستان بەڕاستی تا ئێستش لە عەقڵێتی زۆر لە دەسەڵاتدارانی عێراقی تەنها وەکو حەبری سەروەرەقەیە. یعنی ئەگەرە بینین زۆر جار زۆر لە سیاسیە شۆڤێنەکانی عێراقیشەوە ناوی هەرێمی کوردستان هێشتا بە باکووری عێراق و ئەوانەیە، کەواتە فعلەن ئێمە لە بەردەم مەترسیەکی فەرهەنگی جددیین. بۆیە ئەمەیە کە لێمانە خوازێت پێویستە ئێمە یەکگرتوو بین و یەکەڵوێز بین و هەوڵ بدەین ناوماڵی خۆمان ئەگەر لە ڕووی تاکتیکەوە کێشەمان هەیە، ئەگەر لە ڕووی سیاسەتی ناوخۆییەوە بیر و ڕامان جیاوازە، بەڵام پێویستە لەسەر مەسەلە استراتیژیەکانمان، لەسەر مەسەلە نیشتیمانەکانمان هەمومان یەک دەنگ بین، یەک هەڵوێز بین، چ حیزبە سیاسیەکان، چ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، چ خەڵکی عام بە هەمومان بەیەکەوە، چونکە لە ڕاستیە ئەمە بزەبت وەکو ئەو کەشتیە وایە کە لە ناو ئۆقیانوسایە، ئەگەر کەشتێکە کون بێ هەمومان بەیەکەوە تیاچین بەڕاستی. یەک و دوان ئەوە نییە بڵێ کە چەند کەسێک تیاچێ و ئیتر باقیاتی تیا دەرەچێ. تیاچوون بەمانای مردن نییە، تیاچوون بەمانای کۆتایی پێێنانی ژیان نییە، تیاچوون بەمانای ئەوەی کە شکۆت نامێنێ، سەروەریت نامێنێ، خاوەنی خۆت نابی. ئەو ئازادی ڕەهایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو کاتە بەدەست خەڵکیکەوە ئەبێت، یعنی هەموو ئەم شتانە لە دەستەچێت. کەواتە بۆمانەوەی سەروەری کە من گەشتبینم بەڕاستی کام قسانەشەکەم مانایەوە نییە کە خوا نەخواستە کارەساتێکی گەورە ڕووی لە ئێمەیە، نەخێر، بەڵام بۆ ئەوەی کە ئێمە باشتر بین، بۆ ئەوەی کە وەزەعمان باشتر بێ، بۆ ئەوەی باشتر بەرەنگاری هەر ڕووداوێک بینیان، هەر ئاستەنگێک کە ڕوبەڕوومانە بێتەوانێ ببینەوە، پێویستمان بەوەیە کە یەکەڵوێز بین، یەکگرتوو بین و بەڕاستیش هەر حیزبێک لای خۆیەوە نەبێتە دەمڕاستیەوە میلەتە. ئێمە خاوەنی پەرلەمانی کوردستانین، خاوەنی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی، خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستانین. ئەوانە ئەو دامەزراوە شەرعیانن کە بە دەنگ و بە دەست و بازووی خەڵکی کوردستان دروست بووە، بەرهەمی خوێنی شەهیدانی ئەم وڵاتەیە. بۆیە ڕێز لە ئیرادە و بوونی ئەم دامەزراوە شەرعیانەی هەرێمی کوردستان بگیرێت و هەمومان ئەوان
وەکو چۆن لە دەنگدانا کردومان نەتە نوێنەری خۆمان هەر دیسانەوە بە نوێنەری خۆمانیان بزانین و ئەوان ئەو نقطەیە بن کە بتوانن مفاتەحەی هەموو ئەو بارودۆخە بکەن کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە بە ناکۆچە ناوخۆیەکانمان نەبێتە هۆکاریەوەی کە لێکمان بترازێنێ با ڕەمان جیاواز بێ ئەسڵەن بە جیاوازیەوە جوانین چونکە ئەوەی کە هەرێمی کوردستانی جوان کردووە هەرێمی کوردستانی لە دنیای دەرەوە مەرغوب کردووە بەڕاستی ئەو جیاوازیەیە ئەو ڕێزلێکگرتنە ئەو فرەڕەنجیە ئەوەیە کە ئێمە ممارەسەی بە جۆرێک لە جۆرەکان ممارەسەی دیموکراسیەکەین ئەمانە ئەو خاڵە جوانانەیە کە ئەکرێ ئێمە گەشیان پێ بدەین جیاوازیەکانمان لە جێی خۆی بێت بەڵام پرسە نیشتیمانەکانمان پرسە استراتیژیەکانمان بەڕاستی گرنگە و ئەبێت ئەوانیش بە یەک هەڵوێستی و بە یەک ڕەنجی و بە یەک خیتابی هەوڵ بدەین مامەڵەی لەگەڵ بکەین و بۆ هەر کارێک هەوڵ بدەین کاردانەوەی ئیجابی و لە مەسلحەتی خەڵکی کوردستانە هەر جوڵەیەک بێت ئەنجامی بدەین. کاک مریوان حەمالی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. دەستی ئەوەش خۆش بێ سوپاس بۆ سوپاس بۆ جەنابەت. ئەمە بینەرانی خۆشەویست کاتی بەرنامەکەمان کۆتایی هات و تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.